ژنان زۆربەی کە ژیانی هەسەرگیری پێکدێنن ئەرکی بژێوی و ژیانی ڕۆژانە لەسەر پیاوە زۆربەی کات وەکو لە کولتور و لا دینیشدا هاتووە لەبەر ئەوە ئافرەتان ئەتوان بڵێم ئێستا باشتر بووە بەڵام هەتا ئێستش لەو بەرەو پێشونەیە نییە یعنی ئەوە بێت کە ژنان دوای جابوونەوە بتوان پشت بە خۆیان بەستن یاخود بە بۆنەی ئەو کێشانی کە ڕوبەڕوویانە بێتەوە بتوان بە ئازادانە ئەگەر کێشێکیشیان ڕوبەڕوو بیەوە لە ژیانی هاوسەرگیریدا بتوانن بە ئازادانە بڕیار بدەن و بۆنی ئەوەی کە داهاتێکی سەربەخۆ ئابووری سەربەخۆی خۆیان هەیە بڕارێکی سەربەخۆی خۆیان هەبێت بتوان لە لای کەسێک بن کە ژیانێکی ئاسوودە و خۆشبەخت بژین پێکەوە داهاتی سەربەخۆ زۆر ئەتوانێت هاوکار بێت لەو کاتەدا لەبەر ئەوەی کە ئەتوانێت بە ئازادی جابێتەوە لەو کاتەیە کە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبێتەوە خەمی ئەوەی نییە کە لە دوای جابوونەوە نەتوانێت بژێوی خۆی و کە ئەگەر مناڵیش هەبێت بژێوی مناڵەکەی دابین کات یاخود شوێنێکی نیشتە جێبوونی هەبێت لە کاتێکا کە ماڵی باوکی نەتوان وەری بگرنەوە لە دوای جابوونەوە دادگا خۆی مافی هەیە ژن شوێن نیشتە جێبوون هەبێت بۆ ماوەی 3 ساڵ و هەروەها نەفەقەیەکی بۆ ئەبڕێتەوە بەڵام هێشتا ئەوە بەشی ئەوە ناکات کە ئەگەر مناڵێکی هەبێت یاخود ئەزانی ئەم لەم ڕۆژانەیە کە مەسروف گرانە یعنی بەشی ئەوە نییە کە بتوانێت بە جوانی پێی بژیت ژنێ بوو 2 مناڵی هەبوو بە بۆنی ئەوەی کە ژنەکەت زوڵمی پیاوەکەوە ئەوەنی توندوتیژی بەرامبەر کرابوو یعنی بارودۆخی دەرونی بڵم جێگیر نەبوو لەو کاتەیە کە کاتی دادگایەکان بوو بە بۆنی ئەوەوە پیاوەکە دەفعی کردبوو یعنی لە دادگا داوای ئەوەی کردبوو کە مناڵەکان لێ ئەو نەبن لەبەرەوەی بارودۆخی دەرونی باش نییە و لەو کاتیشدا دادگا سەیری بارودۆخی ژنەکە ئەکات یعنی بۆەوەی کە مناڵەکە لای کامیان بێت داواکاریەکم هەیە من لە ئافرەتان بتوانن کە ئەگەر شتێکی کەمیش بێت بتوان بژێوی خۆیان دابینکەن هەلێکی کاریان هەبێت خۆیان پێ بگەێنن و ئەرکی ڕێکخراوەکان و حکوومەتیشەکە ئەم دەرفەتانە بڕەخسێنێت لەم ئیڤێنتی باش بکات یاخود هەلی کاری باش بڕەخسێنێت بۆ ئافرەتان بە تایبەتی چونکە بەڕاستی پێویستە بۆ ئافرەتان